یەکێکی تر لە چەمکەکان چەمکی جوگرافیای ڕووداوە. ڕووداوی فیلمە کوردیەکان لە ئێستا لە ناو ئەگەر بە دیقەتەوە تەماشا بکەین، ئەگەر ئەو فیلمانە بێت کە لە باشووری کوردستان دروستەکرێن یان لە باکووری کوردستان دروستەکرێن یان لە ڕۆژهەڵاتی کوردستان دروستەکرێن، تەنانەت ئەو فیلمانەی کە لە دیاسپۆراش دروستەکرێن باز لە سەرزەمینی کوردەکە و چەمکی گەڕان بە دوای شوێنە و دۆخی دەرونی ناشوێن لە ناو مرۆڤی کووردا چەمکێکی ئامادەیە لە ناو فیلمەکان. سەرنجتان بۆ هەندێک فیلمی کاک بەهمەنی قوبادی ڕاکێشمەوە دیسانەوە کە ئەوێ سنوور تێبشکێنێ و دیدی ڕەخنەگرانی سیاسیە لە ئەو سنوورانی کە ئەو هێڵە کاڵانن کە بە زۆر چەسپێنراون بە جەستەی ئەم خاکەوە. لە شوێنێکی ترە ئەگەر نامە بۆ پاشا تەماشا بکەین ئەبینین کۆمەڵێک ئینسانی کورد ئەگەر چی تووشی ئەلینەیشن نامۆبوون بوون لە سەرزەمینێکی دوورترا لە نەرویج، بەڵام هەمیشە حەنین بۆ سەرزەمینی خۆیان هەستێکە ئەیان بەستێتەوە بە یەکتریەوە. هەروە بێتەوە ئەگەر بیسان بە دیاریکراویش باز لەوە بکەین کە فیلمی ڕێگای یەڵماز گوێنەی کاتێک کە کارکتەری سەید لە قیتارەکەدا بەزێ و یەکەمین جار قازە خاتەوە سەر زەوی کوردستان، ئەلەویە سەردا خاوزەویەکە ماچەکە ئاماژێکی زۆر زۆر ڕاستە و خۆی پەیوەندی نێوان مرۆڤی ئێمە و خاکە. بۆ ئەگەر دیقەت بین بەشێکی زۆر لە فیلمە کوردیەکان پرسی جوگرافیا، پرسی جوگرافیای ڕوودا و پرسی خاک پرسیش هەر ئەساسیە. تەنانەت باسکردن لە سنوور، تەنانەت باسکردن لە ئۆردوگا وەک شوێنێک کە ناشوێنە، شوێنێکە بە زۆر دروست کراوە و ینی مثل لە فیلمەکانی بەهمەن و لە فیلمی زۆر کەسی تری شادیسان و ئامادەی هەیە کە لەم بارانەوە فیلم زۆر دروست کراونەتەوە. ئەمانە هەمووی بەیەکەوە توانن شوناسی ئەو سینەمایە بن کە توانرە ناوی بنین سینەمای کورد، یا شوناسی ئەو فیلمانە بن کە فیلمی کوردین. لە ڕاستیە ڕەنگە لە داهاتووە ئێمە بتوانین بە دەرەنجامگیری زیاترەوە دوایەوەی کە فیلمی زیاتر دروستەکرێ ژانرای تریەتە ناوەوە، چونکە معلومی بەڕێستانە هێشتا بۆ ئێمەی کورد سینەما لە پرسی سیاست خۆی جا نەکردوێتەوە، کەمتر توانیوێتی لەسەر ئاستە ئیندیڤیدواڵیەکە، لەسەر ئاستی تاکیەکە پرسیارە وجودیەکانی ئینسانی کورد بوروژێنێ، چونکە ئەمەش دیسان وابەستەیی هەیە بە دۆخی سایکۆلۆژی مرۆڤی کوردەوە کە نەیتوانی وە ڕەنگە لە بۆتەی ئەو پرسە سیاسیانە دەرچێت. بە شێوەیەکی خێرا هەوڵێم ڕیڤیو بکەمەوە بەسەر ئەو پرسەی کە باسمان کردبوو لە سەرەتاوە کە ئایا ئێمە ڕەوتی فیلمسازی کوردی لەکوایە و ئایا ئەوەی هەمانە کە پێڵین سینەمای کوردی ئەتوانین تعبیری لێ بکەین وەک سینەمای کورد یا وەک سینەمای کوردی و بنەماکانی پێکهاتنی ئەم سینەمایە چین و خودی شوناس خۆی چییە. ئەگەر قەرار بێ شوناس هەستی هاوبەشی کۆمەڵێک ئینسان بێ و لە ڕێوە توانێت تعبیر لە خۆی بکە ئایا کورد توانیوێتی ئەم جۆرە لە هەستی هاوبەش و تعبیرکردن لە خود لە سینەمای مانیفێست بکاتەوە. و قۆنە باسمان لە قۆناغەکانی دەرکەوتنی کورد کرد لە سینەما کە سێ قۆناغ بوون و هەروە لە کۆتاییشە باسمان لە بناغەکانی پێکهێنانی شوناس کرد کە سینەمای کوردی پێ ناسرێتەوە. کاک نەورۆز زۆر سپاس بۆ بەڕێزێ. مەسەلەی مۆسیقاش یەکێکی ترە لەو ڕەکیزانەی کە لە ئێستا فیلمی کوردی پێ ناسینەوە. ئەگەر بە
تێبینیەکی بچکۆلانە لەبارەی سینەمای هندیەوە تەماشا بکەین دیقەت بە مەسەلەی میوزیک لە ناو سینەمای هندیە ئامادەیەکی زۆر گرنگی هەیە خۆشبەختانە لە ئێستا کاتێک کە تەماشای فیلمە کوردیەکانەکەی جۆری ئەو میوزیکەی کە کۆمپۆزەکرێت لەلایەن میوزیسیانەکانەوە ئەو میلۆدی و ئەو توراسەی مۆسیقای کوردین کە هەمانن و بە جۆرێک لە جۆرەکان سوود وەرگرتنەوەی لەو توراسە مای خۆشحاڵیە کە لە ئێستا فیلمسازەکان بە گرنگیەوە لەسەر مۆسیقا ڕاوەستن و ئەگەر چی سەرەتاییش بێ بەڵام قۆناغێکی زۆر گرنگە هاوڕێ عەزیز لەبارەی پرسیارکردن لەبارەی فیلم لە ڕۆژئاوای کوردستان طبعاً ئەوەی کە زۆر مای سەرنجم بوو لەم بارەیەوە باسی بکەین کە مەسەلەی فیلمسازی لە ڕۆژئاوای کوردستان بۆ قۆناغی دوای ڕووداوەکانی پەلامەردانی تاریکپەرستانی داعش دەست پێەکە و دوای ئەو بەرگریە شەرەفماندانەیی کە شەڕبانان لە ڕۆژئاوای وڵات کردیان وردە دوای ئازادکردنی ناوچەکانی خۆیان و پارێزگاریکردن لە بەشێکی سەرەکی کەوتونەتە بنیادنانی کەرتە ژیاریەکانی وەک خوێندنی باڵا سەر لەنوێ بیناکردنەوەی سیستمی پەروەردە و ئەوەندەی من لە ڕێی هاوڕێیانمەوە ئاگادارم ئێستا لە ڕۆژئاوا فیلم فەندیشنێکیان دروست کردووە کە زۆر بە گرنگیەوە کارەکەن بە وردەکاریەوە چەند فیلمی زۆر باشیان بەرهەم هێناوە لە سەر ڕووداوەکانی ئەم دواییانە هەندێک فیلمی دۆکۆمنتاری و هەندێک فیلمی فیکشنیش و ئەوەندەی من ئاگام لێیەتی کە لە ئێستا چەند فیلم فێستیڤاڵێک ڕێگەخرێت لە ڕۆژاوای کوردستان هەر لە کۆبانێ و لە عەفرین و لە قامیشلۆ و خەریکی دامەزراندنی ئەکادیمیان و بەشێکی زۆر لە فیلمسازان ڕۆڵیان هەیە و من لە نزیکەوە دۆستایەتی لەگەڵ ئەو هاوڕێیانە هەیە و ئەزانم کە چەند بە شێوەیەکی بنیادی کار لەسەرەوەکەن و ئەوەی زۆر مای سەرنجە توانیویانە عیلاقەیەکی پتە و دروست بکەن لەگەڵ فیلمسازان لە دەروی کوردستانیش بۆی بڕۆن فیلم لەوێ دروست بکەن لە ڕاستیە زۆر مای سەرنجە و ئەکرێ بە بڕوای من ئەو نەریتەی ئەوان دایان هێناوە لە ڕێکخستن و سەرپێخستنی فیلمسازیە سوودی لێ وەربگیرێت لە باشوور و لە پارچەکانی تریشە بەداوای لەبوردنەوە گەر لە سەرەتایە باسم نەکرد بێ ڕەنگە ئەوە بووە کە دۆخەکەی ئەوان ڕەنگە تۆزێک جیاوازتر بوو بێ هاوڕە دەریاجانی وادارم وەڵامەکە بوو بێ کاک عەبدولمەرج نییە گەر پاڵەوانەکان قوربانی بوون ئەوە سینەمای کوردی لە ڕاستیە لە باسکردنی پاڵەوان و قوربانی و ئەمانە من نامێ بڕۆمە سەر ئەو تەوەری کە ئێمە ئیلا بێ بڕۆین وێنەیەکی ئەفسانەی بۆ پاڵەوانەکانی خۆمان دروستکەین بەڵام لانی کەم کاک عەبدولبەلام و گرنگە لەسەر ئەو شتە بۆستین کە ئەو وێنەیەک بۆ ئینسانی ئێمە دروستکراوە کە وێنەی قوربانیە وێنەی شکست خواردووە و لە ڕاستیە چیرۆکانی ئێمە هەمووی چیرۆکی شکست خواردو و قوربانی نین چیرۆکی ئازایەتی و نەبەردی و سەرکەوتنیشە ئەگەر چەندێک باسی شکستەکەینەوە نەژە بێ لە شوێنێکا باسی سەرکەوتن بکەین لە چەند شوێنە باسی قوربانیانەکەینە بێ و نەژ باسی هەستانەوە بکەین هیوادارم پەیامەکەی من بەو شێوەیە لێک نەدرێتەوە کە من بڵێم ئیلا بێ پاڵەوان دروستکەین نا ڕاستەکەوێت بێ باسی شکستیش بکەین بەڵام نابێ بەتەنیا باسی شکست بکەین با نابێ مەسەڵەن دیدێکی تراژیدیانە بۆ ئینسانی کورد خەمڵێنین کە دەست و پێسپی ئەکات و ناتوانێت سەرکەوتنی خۆی ببینێ زیاتر مەبەستەکەی من ئەوە بوو